خۆی لە ڕاستیە ئەو بەراوردە ئەنی زۆر جار کراوە ئەنی کۆمەڵێک هۆکارە یەکێک لەوانە هەر لە سەرتاوە ئەو مۆدێلە سیاسی و ئایدۆلۆژی و فکرەی ڕۆژئاوای لەسەر دروست کراوە جیاوازە لەوەی باشووری لەسەر دروست کراوە من لەبیرمەوە ئەوەنیشی کە تاریخی هەرێمی کوردستان پێمانەڵێ ساڵی 1992 کە هێزەکانی بەرەی کوردستان گەڕان و ناو شارەکان و دەستیان کردە سەرەتاکانی دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەم هێزە سیاسیانە خۆیان بەربوونە دزینی ممتەلەکات و شۆفڵ و حەفارە و دام و دەستگاکانی شارەوانیەکانی هەرێمی کوردستان ئەگەر بەراوردی ڕۆژئاوا بکەین بە بەشەکانی تری سووریاش هەستەکەی ژیان و گوزەران و مەعیشەت و ئابووری ئەو بەشەی با بڵێن ڕۆژئاوا کە تا ئێستش بەشێکە لە سووریا زیاتر و باشتر و پێشکەوتوترە لە بەشەکانی تری سووریا بەگشتی ئەوەی ئەکرێ بەراورد بکەین لە بینی ڕۆژئاوا و باشووری کوردستانە ئەوەیە لە ڕۆژئاوا ئاستی گەندەڵی تا حەدێکی زۆر 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 باش کۆنتترۆل کراوە ڕێژەیەکی بچووک و کەمی گەندەڵی هەیە کە لە هەموو دنیا گەندەڵیەر هەیە بەڵام تر ئەوەیە لەو شوێنانەی حکومڕانیەکی باش هەیە گەندەڵی کۆنتترۆل ئەکرێت و لێپرسینەوە و محاسەبە و بەرپرسیارەتیش تووشی ئەو کەسانە بێت کە تێوەگرن لە گەندەڵیە لە باشوور ئەمە نەکراوە بەداخەوە. ئاستی بەفیڕۆدان و قەبەکردنی کەرتی گشتی و خەڵک دامەزراندن و با بڵێن بەخشینەوەی پارە و مڵک و سامانی گشتی بۆکو مەکرەمەی حزبی و بۆ دەستکەوتی حزبی لە کوردستان ناوی عێراقا لە باشوورە ئەمە بە شێوەیەکی ترسناک ڕوویداوە لە 20 ساڵی ڕابردووە پارتی بەتابەتی لە دوای 2023 پارتیوێکێتی هەرچییان بەرژەوەندی خۆیان هەرچی ویستووە ئەوان کردویانە لە بەخشینەوەی سەرۆت و سامانی گشتی و قەبەکردنی کەرتی گشتی لە پێناو بەرژەوەندی حزبی خۆیانە ئێستا ئەمە بۆتە موسیبەتێک بۆتە با بڵێن بۆتە مشکلەیەک و هەموو خەڵکی کوردستان بە پارتیوێکێتیشە هەمووی گیرۆدە کردو لە ڕۆژاوا ئەمە ڕووی نەدا لە ڕۆژاوا ئیدارەیەکی چالاک کارا هەیە کە لەسەر ئاستی بەشداریکردن لە خوارەوە دروست بووە و بە جۆرێکیش دروست بووە لە هەر گوندێکا بێ لە هەر شار و ناحێ و گەڕێکێکا بێ خەڵکی ئەو شوێنە وا هەستەکە کە فعلەن ئەم حکوومەتە هی خۆیەتی و ئەوەشی ئەبێتە بەرپرس لەم حکوومەتە بۆەوە نییە دەوڵەمەند ببێ و ئەتوانن لێپرسینەوەی لێ بکەن ئەتوانن بیگۆڕن دوای 6 مانگ دوای ساڵە قۆڕکردنی بازار لە ڕۆژئاوا بەو دەرەجە نییە لەوێ ئیدارە حکوومەت بازاری تەنزیم کردووە ئاگای لێ ئەزانێ مەسەلەن نرخ چۆنە و تاکوێ شتەکان ئەبێ مەسەلەن یاری بە نرخەکانیان پێ بەڵام لە باشوور نرخ کۆنتترۆل نەکراوە بەناو بازاری ئازاد هەیە بەڵام کۆمەڵە کۆمپانیای نزیک لە پارتیوێکێتی و حیزبەکانی تر بەفعلی بازاریان کۆنتترۆل کردو بەڵام لە ڕۆژاوا ئەمەنێ لە ڕۆژاوا ئیدارەکە تەداخلی ڕاستەوخۆی هەیە لە بازارە لە ورد و درشتی بازارە هاوکات دەرفەتێکشیاوە بە کەرتی تایبەت هەر بۆیە چاوەڕێکرێ هەنێک لە پیشەسازیە بچووکەکان و گەشە بکە لە ڕۆژئاوا لە ئایندەیەکی زۆر نزیکاوە لە ئێستا کەرتی کشت و کاڵیان باشە ئاستی بەرەمێنانی سوتەمەنی و کارەبایان تا حەدێکی زۆر باشە من تەسەڕوم وایە ئەگەر مقارنێک بکەی لە نێوانی ئیدارەدانی ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستانە بە تایبەتی لە بوارەکانی کاریگێڕی و داراییە ئەوەی ئێستا هەرێمی کوردستانی تایە دەرخەری ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا کە بەکو دوو بەشوەری بگریت لە 91ەوە تاوەکو ساڵی 2005 لە 2005 شەوە تاوەکو ساڵی 2020 بۆمان دەرەکەوێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک موفق نەبووە لە ئیدارەدانی ئەو سیستەمە دارایی و کاریگێڕی کە پەیڕەوی کردووە لە هەرێمی کوردستانە بۆ چونکە دەرەنجام دوای 30 ساڵ وەکو ئاماژەمان پێکرد گەشتە بۆ قەناعەتی کە دیسانەوە موچە خۆران بڕێ حکوومەتی هەرێمی کوردستان دیسانەوە مێژووی خۆی دووبارە کاتەوە لە ساڵی 2014 کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبڕی بڕینی بودجە و دابەزاندنی نرخی نەوت بوویەوە لەگەڵ جەنگی داعشا دوای 6 ساڵیشەوە تا بینینەوە دیسانەوە جەنگی کۆرۆنایە بۆ نمون نرخی نەوت دابەزیوە بە تەنیشتیەوە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕەوە دیسان و حکوومەتی هەرێمی کوردستان هەنای بردبوو بڕینی موچە خۆرانەوە تا لە ئێستادا 70 ڕۆژجارێ 60 ڕۆژجارێ موچە خۆران دابەشەکرێت ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەم نموذجە ئەم بەرهەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمهێناوە ئیدارێکی سەرکەوتوو نەبووە بەڵام بە تەنیشتیەوە تۆ سەیری ڕۆژاوای کوردستانەکەی کە ئەزمونێکی زۆر کەمی هەیە بەڵام ئەبینی ئەو ئەزمونەکەمە بۆتەوە کارێک بۆەوەی کە سیستەمێکی کارگێڕ و دارایی باش پێڕۆ بکەن لە ڕۆژاوای کوردستان ئەوەندەی گرنگی بە سێکتەرەکانی کشت و کاڵ و بازرگانی و سێکتەری بۆ نمونە
تایبەت دراوە وەندە گرنگی بە سێکتەری حکومی بۆ قەتای حکومی نەدراوە ناکرێت بۆ نمونە لە هەرێمی کوردستانە لە کۆی 5 میلیۆن هاوڵاتی میلیۆنێک و 250,000 موچەخۆری هەبێ بەڵام لە ڕۆژاوای کوردستانە وەندە گرنگی بۆ نەدراوە کە هەمیشە خەڵک خەریکی تعینکردن بکرێ بەڵام بەڵکم بە مقابل بەوە هەوڵ درەوە سێکتەرەکانی کشت و کاڵ بکرێ بە سێکتەرێکی فراوان و زۆرترین هەلی کار بڕەقسێنێت و بێ هۆکارێک بەرهەم بێنێت کە بەرهەمی هێنا و کاتە لە ملەتێکی بەکاربەرەوەیکە بە ملەتێکی بەرهەمێنەر ئەمەش بڕوام وایە بێتەوە کارێک بۆەوەی کە سیستەمی دارایی و کارگیری لەو ناوچەیە بەرەو پێش بڕاوە ئەگەر لەسەر ئەم ناجەیە بەردەوام بنوە زۆرترین بودجەی خۆیان تەرخان نەکەن بۆ موازنەی تەشغیلی واتە بودجەی بەکاربەر وە زۆرترین بودجەی خۆیان تەرخان کردن بۆ بودجەی بەرهێنان ئەو کاتە سیستەمێکی مالی پێشکەوتووە بۆ چونکە لە هەموو دنیا بڕۆم وایە کە عادەتەن هەر وڵاتێک ئەگەر هاتوو سیستەمی بودجەکەی بۆ شێوازدا بەش کرد کە زۆرترین بەشە بودجەی تەرخان کرد بۆ موازنەی تەشغیلی واتە بودجەی بەکاربەرەوە سیستەمێکی مالی سەقەتە لە هەرێمی کوردستان لە سا هەفتای زیاتری بودجەی هەرێمی کوردستان تەرخانەکرێ بۆ کەرتی موچە و لە سا کەمتر لە ساسیش تەرخانەکرێ بۆ بودجەی بەرهەمهێنان بەڵام ئەمە لە ڕۆژاوا بڕۆ ناکەم ئەم سیستەمە پەیڕەوە بکرێ ئەوەی کەی بینین ئێستا لە ڕۆژاوا موچە زیاد دەکرێت بە تەنیشتی ئەوە بازرگانی بچووک و ماوناوەند و گەورە گرنگی پێدرێت سێکتەری کشت و کاڵی گرنگی پێدرێت و ئەگەر بۆ نمونە و داگیرکاریە ناڕەوایانەی تورکیا بۆ نمونە یەکگرتنی کۆمەڵێک وڵاتی دیکتاتۆر بەرامبەر بە ڕۆژاوا و کاتە سیستەمی گەشتیاری دڵنیام گەشەکە و ئەمە ئەبێتە نەتیجەیەک بۆ ئەوەی نەک ئەوەی ڕۆژاوا سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان بگرێ بەڵکو متوانین بۆ هەرێمی کوردستان سوود لە ئەزمموی ڕۆژاوە وەربگرن لە ڕووی کارگەڕ و داراییەوە